گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری ئیلام، دەست بەسەرکران و ئەشکەنجەی گەنجێکی کورد لە بۆکان، سەپاندنی 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار، ناڕەزایەتی خانشینکراوانی تامین اجتماعی لە شارە جیاوازەکانی ئێران و لە سێدارەدانی 3 باندکراو لە زیندانەکانی ڕژی. درێژەی هەواڵەکان. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری ئیلام بەپێ سەرچاوەکانی هەواڵ کە یومەرس حەسەن بەیگی سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 4 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبرا و ڕێکەوتی سیویەکی پوشپەڕ بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندامنیەکان کراوە. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. دەست بەسەرکران و ئەشکەنجەی گەنجێکی کورد لە بۆکان. ڕۆژی شەممە 3 گەلاوێژی 1405 هەتاوی گەنجێکی کوردی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ئەشکەنجە و ئازارێکی زۆر دراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، پێشەوا چەمەنی چالاکی مەدەنی و خەڵکی ناوچەی ئیبراهیم ئاباد سەر بە پارێزگای بۆکان پاش 2 ڕۆژ لێکۆڵینەوە و ئەشکەنجەی تند لە گرتوخانە ئەمنیەکانی شاری بۆکان ئازاد کرا. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراوە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی لە بەردەستانیە. سەپاندنی 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار. بە پێی دوایین زانیاریەکان، هاوڵاتیکی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار و بەندکراو لە زیندانی وەکێڵابادی مەشهەد لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە ڕوبەڕووی حوکمی قورسی قەزایی بووەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی حەدیسە مرواریدی لە 2 دۆسیە جیاوازدا بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی و تەبلیغ دژ بە ڕژیم سەرجەم حوکمی 3 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە ئەو هاوڵاتیە لە کاتی دەست بەسەرکرانی تاک و ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەشکراوە و بنەماڵەکەی لەژێر گوشاری توندی هێزە ئەمنیەکاندان. ناڕەزایەتی خانشینکراوانی تامین اجتماعی لە شارە جیاوازەکانی ئێران. بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، خانشینکراوانی تامین اجتماعی لە شارەکانی شوش، کەرخا، حەفتەپا، تاران، ئەهواز، ڕەشت و چەندین شاری دیکە دژ بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانیان و هەروەها پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی کۆبوونەوەکاندا ناڕازیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان هەموو هەفتەیەک درێژە بە ناڕەزایەتیەکانیان و کۆبوونەوەکان دەدەن. لە سێدارەدانی 3 باندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 3 هاوڵاتی بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تاوانە کۆمەڵایەتیەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕۆژی شەممە 3 گەلاوێژ جەواد میر حەسەنی و ئەمیر عەباس حاتمی، 2 شارومەندی خەڵکی پارێزگای گوڵستان لە زیندانی گونبەت کاوز لە سێدارە دراون. جێگای ئاماژەیە کە ئەو 2 زیندانیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە 2 دۆسیە جیاوازدا بە تۆمەتی کوشتنی بانقەست دەست بەسەر و حوکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. هەروەها سەلمان غوڵامی، هاوڵاتی خەڵکی شاری ئەردەبیل، ماوەی 3 ساڵ لەمەوبەر بە هەمان تۆمەت لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و حوکمی سێدارەی بەسەردا سەپێنرا و ڕێکەوتی 29 پوشپەڕ لە زیندانی ناوەندی ئەردەبیل حوکمەکەی جێبەجێ کراوە.
گیان لە دەستان و برینداربوونی 9 کرێکار لە شاری مەشهەد. ڕۆژی ڕابردوو 9 کرێکاری بیناسازی لە شاری مەشهەد بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و 4 کەسیان گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان ئەو کرێکارانە لە کاتی هەڵکەندنی شوێنێک لە شارەکەی پیشەسازی مەشهەددا بوون کە بەهۆی ڕوخانی کتوپڕی دیوارەکانی ئەو شوێنە 5 کەسیان بریندار و 9 کەسیشیان گیانیان لەدەستا. شایانی باسە کە ساڵانە زیاتر لە 10,000 کرێکار لە شارە جیاوازەکانی ئێران بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانیان لەدەست دەدەن. گیانەدەستانی 3 هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژی. ڕۆژی شەممە 3 گەلاوێژی 1450 هەتاوی 3 هاوڵاتی بەلوچ لە ناوچەی ناسری سەر بە شارۆچکەی خاش بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانیان لەدەستە. بە پێی دوای زانیاریەکان ئۆتۆمبیلی هەڵگری ئەو هاوڵاتیانە لە ناوچەی ناسری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەبێ ئاگاداری ببورن بەبێ ئاگاداری درایە بەر درێژی گولە و بەهۆیەوە 3 هاوڵاتی گیانیان لەدەستاوە. هەروەها هاوڵاتیکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە کە بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دۆخی تەندروستی ناجێگیرە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە تەنمی گیان لەدەسراوان ڕادستی بنەماڵەکانیان نەکراوە. کوژرانی فەرماندەی یەکەی بەرهەمهێنانی درۆنی حەماس لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە. ئەرتەشی ئیسرائیل ڕایگەیاندووە کە ڕۆژی شەممە 3 گەلاوێژی 1450 هەتاوی لە ئەنجامی هێرشێکی قرس بۆ سەرکەرتی غەزا فەرماندەیەکی یەکەی بەرهەمهێنانی درۆنی باڵی سەربازی حەماس کوژراوە. بەپێی ئەو ڕاگەیاندراوە هومام عەید پێشتر بەرپرسی یەکەی بەرهەمهێنانی درۆن و فەرماندەی هێرشە هەواییەکانی حەماس بۆ سەر شارومەندان و ئەرتەشی ئیسرائیل بووە و لە زۆرینەی هێرشە هەواییەکانی حەماسدا بەشداری کردووە. هەروەها ئەو راپۆرتە ئاماژەی بەوە کردووە کە ناوبراو لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا هەوڵی بۆ چاکساسی بەشی درۆنی حەماس داوە. هەڕەشەی سوپای پاسداران دژ بە وڵاتانی هاوکار لەگەڵ ئەمریکا. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژی 1450 هەتاوی وتەبێژی سوپای پاسداران لە ڕاگەیەندراوێکدا هەڕەشەی لە هەموو هاوڵاتانی هاوکاری ئەمریکا کرد. حوسەین موتحیبی وتەبێژی سوپای پاسداران ڕایگەیاندووە کە هەر وڵاتێک بۆ هێرش بۆ سەر ئێران لەگەڵ ئەمریکا هاوکاری بکات بێگومان کۆماری ئیسلامی هێرش دەکاتە سەر ئەو وڵاتە. ناوبراو هەروەها ئاماژەی بەوە کردووە کە بۆمب هاوێژەکانی ئەمریکا فڕۆکەخانەکانی بریتانیایان بۆ بردمانکردنی پێگە سەربازیەکانی کۆماری ئیسلامی بەکار هاتوون هەڕەشەی لە بریتانیا کردووە. بە ئامانجگرتنی کەشتیە بازرگانی لە گەروی هۆرمز. بەپێی دوایین هەواڵەکان کەشتیگی دیکەی بازرگانی لە گەروی هۆرمز لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ئامانجگیراوە. بەپێی راپۆرتە ناوخۆیەکان ئەو کەشتیە پاش تێپەڕبوونی لە ڕێڕەوی دەریایی دیاری کراو لەلایەن سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لەلایەن هێزە دەریاییەکانەوە بە ئامانجگیراوە. لە هەمان کاتدا کۆماری ئیسلامی هەڕەشەی لەو کەشتیانە کردووە کە ڕێڕەوە دیاریکراوەکەی ئەمریکادا لە نزیک عومان تێپەڕ دەبن و جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە دەبێتە ئامانجی هێزەکانیان. ڕەتکردنەوەی راپۆرتی نیویۆرک تایمز سەبارەت بە قەیرانی سیستەمی بەرگری ئەرتەشی ئەمریکا. ڕۆژی ڕابردوو کۆشکی سپی ئیدعای نیویۆرک تایمزی سەبارەت بە وازهێنانی ئەمریکا لە چالاکیە سەربازیەکان لە دژی کۆماری ئیسلامی و هەروەها قەیرانی نەبوونی موشکی سیستەمە بەرگریەکانی ڕەتکردەوە. ستفین چانگ بەڕێوەبەری پەیوەندیەکانی کۆشکی سپی لە وەڵامی ئەو بابەتەدا ڕایگەیاندووە کە ئەگەر کۆماری ئیسلامی لە ئەنجامی کردەوەکانی خۆی لە گەروی هورمز و ناوچەکە بەردەوام بێت ئەرتەشی ئەمریکا دیسان هێرش دەکاتە سەر بنکەکانی کۆماری ئیسلامی. ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە پاش گەماروی دەریاوی هێرشەکانی 13 ڕۆژی ڕابردوو باشترە کۆماری ئیسلامی هەوڵ بۆ ڕێکەوتن بدات. هەڵوێستی سەرۆکوەزیری ئیسرائیل سەبارەت بە کۆتایی هاتنی شەڕ دژ بە کۆماری ئیسلامی. سەرۆکوەزیری ئیسرائیل ڕایگەیاندووە کە شەڕ دژ بە کۆماری ئیسلامی کاتێک کۆتایی دێت کە ڕژیم بڕۆخێت یان کۆتایی بە بەرنامەی ئەتۆمیەکانی بهێنێت. بنیامین نەتانیاهو ڕایگەیاندووە کە هەر کات ڕژیم تێگەیشت کە بە دروستکردنی قەیرانی ئابووری لە جیهان کوشتنی هەزاران شارومەندی خۆی و هێرش بۆ سەر وڵاتانی ناوچەکە کۆتایی بێنێت شەڕ کۆتایی دێت. ناوبراو جەختی لەسەر ئەوە کردەوە کە بەڕێکەوتن یان بێڕێکەوتن دەبێت بەرنامەی ئەتۆمی ڕژیمی کۆماری ئیسلامی لەناو بچێت.
دوا هەواڵمان سەبارەتە بە پێشکەوتنی بەرچاوی دانوستانەکانی کۆماری ئیسلامی و عمان سەبارەت بە گەروی هورمز. بە وتەی بەرپرسانی ئەمریکا، دانوستانەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ عمان سەبارەت بە بەڕێوەبردننی گەروی هورمز پێشکەوتنێکی بەرچاوی هەبووە. ڕۆژی یەکشەممە 4 گەلاوێژی 1405 هەتاوی CBS نیوز لە زاری چەند بەرپرسێکی ئەمریکیەوە ڕایگەیاند کە وتەبێژەکانی کۆماری ئیسلامی و عمان سەبارەت بە کردنەوەی گەروی هورمز و هەروەها بەڕێوەبردننی نوێی ئەو گەرویە ڕێکەوتنێکی بەرچاویان هەبووە و ئەگەری هەیە ئەم دانوستانە ڕێگە بە پێکهاتنی دانوستانێکی نوێ سەبارەت بە بەڕێوەبردننی گەروی هورمز خۆش بکات. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.